ئەستایتر دۆخی لوبنان دۆخێکی ئاڵۆزە و هەروەها دوایەوەی کە ئەو هێرشانە لە باشووری لوبنانەوە ئەنجام دراون خەڵک بەرەو باکووری لوبنان دەچن شۆڤەی جیاواز سەبارەت بە دۆخی داهاتووی لوبنانیش دەکرێت میوانەکەم لە بەیروتەوە لەگەڵم دەبێت بەڕێز سورەیا عاسی نووسەر و شۆڤەکاری سیاسی لەگەڵ و ئەباسیان بارودۆخە دەکەم بەڕێز سورەیا سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئێمە بزانم ئێستا دۆخی بەیروت چۆنە دۆخی لوبنان بەگشتی خەڵک لە چه بارودۆخێکتان بەتایبەتێکە لە ڕووی مرۆیەوە باسی بکەیت. لە ڕووی سەرەتا سڵاوتان لێبێت ڕەحمەت بۆ شەهیدەکانمان شیفا بۆ بریندارەکانمان گەڕانەوەی ئاوارەکان بۆ ماڵەکانیان ئەوانەی کە لە بەرەکانی شەڕەوە ڕایان کردووە ماڵ و حاڵیان جێهێشتووە دۆخی لوبنان بەڕاستی ڕوبەڕووی هێرشێکی ئاسایی نابێتەوە. لوبنان ڕوبەڕووی شەڕێکی وێرانکاری بووتەوە. لوبنان ئەوەی کە ڕوبەڕووی گەلی لوبنان بۆتەوە هەر لە ڕۆژی یەکشەمەی ڕابردووەوە بەڕاستی هێرشێکی هەڕەمەچیانەیە هێرشێکی بێوێنەیە لە جەنگەکانی ڕابردوو ڕویان نەداوە تەنانەت لە شەڕی 83 ئەم بارودۆخەمان نەبینیوە نمونەی ئەو جۆرە هێرشەمان نەبینیوە بەم قەبارەیە لە وێرانکاری و لە کوشتن و وێرانکاریە. لوبنان ئەوان بەڵێنە کە لوبنان بکەنە بە غەزەی دووەم و زیاتریش هەر لە ڕۆژی یەکەمی جەنگەوە ئێمە دەبینین کە کۆمەڵکوژی بە چاوی خۆمان دەبینین بردومانی هەڕەمەچیانە لە هەموو شوێنێک دەبینین لە باشووری لوبنان لە بیقاع هەروەها ئەوەی کە دوێنێ بینیمان لە ناوچەی ڕاحیەی جنوبی لە کۆچپێکردنی خەڵک نزیکەی 9 میلیۆن خەڵکی لوبنان لە باشووری لوبنانەوە کۆچیان کردووە. باشە ئەو خەڵکە بەرەو کوێ دەچن بەرەو کوێ کۆچ دەکەن لە چه ڕێگەیەکەوە ئەتوانن دەرباز بن؟ ئەوەی کە هەندێکیان ڕزگاریان بووە هەندێکیان ڕزگاریان نەبووە لەم دۆخەدا چونکە ئەوەنە خەڵک بردومان دەکەن لە چەند خۆڵێکێکدا خەڵک بردومان دەکەن هەندێک لە خەڵکی دیکەش ڕزگاریان دەبێت تەنانەت ئەم ڕۆژە هەندێک لە خەڵک گەڕانەوە بۆ ناوچەکانیان تەنانەت هیچ شوێنێکیان نەبوو کە بۆی بچن کە گەڕانەوە بۆ ماڵەکانیان جارێککە بردومان دەستی پێکردەوە بۆیە هیچ شوێنێکی ئارام نییە هیچ پلانەیەکی ئەوە نییە کەەوە ئەم هەموو خەڵکە لە ئاوەرەیە لە خۆ بگرێت حکوومەتی لوبنانی ئەو هەموو خەڵکە ئاوەرەیە کە کۆچیان پێکراوە قوتابخانەکان کڵێساکان کراونەتەوە بۆ ئاوەرەکان مزگەوتەکان تەنانەت کراونەتەوە بۆ خەڵکی ئاماژەت بەوە کرد کە دۆخی لوبنان دۆخێکی کارە ساتبارە کە تا ئێستا بوێنە بۆ لە مێژووی شەڕی ناوخۆیەکانی لوبنانیشتان نەبووە بەڵام لەم دۆخێکی کارە ساتبار لەم دۆخەدا حکوومەت دەتوانێت چی بۆ خەڵکی لوبنان بکات خەڵکی لوبنان چیان دەوێت؟ بابەتە پەیوەندی بە حکوومەتەوە نییە لە بنەڕەتدا چونکە لە بنەڕەتدا لوبنان دۆخەکەی داڕوخاوە ئابوووریەکەی داڕوخاوە لە گەمارۆی لەسرە لە 6 ساڵی ڕابردوودا گەمارۆی لەسرە ئێمە لە بنەڕەتدا دەوڵەتی لوبنان تەنگژەی ئابووری هەیە تەنگژەی حکومی هەبووە ئێمە حکوومەتی کاربەڕێکەرمان هەیە لە وڵاتەکەماندا لە هەمان کاتدا بەڕاستی دۆخی داراییش خراپە دوای کە بەندەری بەیروت ئەو تەقینەوەی کابینیمان ڕوویدا ئەمە ڕاستی بە هەمان شێوەی ئەو بۆ دومانە بوو کە ئەمڕۆ ڕوودەدا کە لە لاوچەند ناوچەیەکی لوبنان ڕوودەدا تەنانەت لە دەوروبەری پایتەختیش دەکەواتە حکوومەتی لوبنان هەر ئەوەندە دەتوانێت کە بیکات بەڵام گەلی لوبنانی ڕوبەڕووی شەڕێکی شەڕی وێرانکردن بۆتەوە گەلی لوبنانی ڕوبەڕووی شەری وێرانکردن بۆتەوە ئەمە ئەمڕۆ دەبینین کە ئێمە ڕوبەڕووی گەمارۆ بووینەتەوە لە هەمان کاتدا ئەوەی کە لەسەر دوژمنەکەمان ئیسرائیل ڕایگەیاندووە کە
گەمارەوەیکی سەربازی بەسەر بەندەرەکانی لوبنان، فڕۆکەخانەکانی لوبنان، کەناراوەکانی لوبنان سەپاندووە، ئاسمانی لوبنان سەپاندووە. ئێستا ئەوەی کە کۆنتڕۆلی ئاسمانی لوبنان دەکات، ئەوەی کە چەکەکەی لە دەستە سوپای ئیسرائیلە کە باشە کەواتە لەم بارودۆخەدا چارەنووسی خەڵکی لوبنان ئێمە بەڕاستی ئەمڕۆ لە دۆخێکی زۆر خراپ لەبەرەوەی ئەگەری هێرشی زمینیش بۆ سەر باشووری لوبنان لەوانەیە ئەگەرێکی کراوە بێت گەمارۆ خراوەتە سەر لوبنان، کەواتە چارەنووسی ئەم گەلە چی لێ دێت؟ يعني من الواضح أنها زۆر ڕوونە ئەوەی کە لە غەزە دەکات لە لوبناش دووبارە دەبێتەوە کۆمەڵکوژنی خەڵک، ترساندنی خەڵک، ترساندنی هاوڵاتیانی، ترساندنی دەوڵەتی لوبنان بە تەواوەتیەوە، هەروەها لە ڕێگەی ئەو هێرشە هەڕەمەچیانەی کە ئیسرائیل ئەنجامیان دەدات. ئەمە بەڕاستی ڕێگە خۆش دەکات بۆ هێرشی زەمینیەوە. ئێمە چاوەڕێ دەکەین کە ئێمە چاوەڕێی کە وەڵامی گروپەکانی مقاومە دەکەین کە دەڵێن ڕاوەدوریان دەنێن، وەڵامیان دەبێت بەرپەرسیان دەبێت. پرسیارێکی دیکەت لێ بکەم، کاتی خۆی لوبنان یەکێک بوو لە گەورەترین پایتەختە گەشتیاریەکانی وڵاتانی عەرەبی، مێژوویەکی دوور و درێژی هەیە، بۆچی بەم ڕۆژێ ئێستا گەیشت؟ يعني لبنان كما أيضا لە هەمان کاتدا وەکو گوتمان لوبنان غزا هذا العدو الإسرائيلي واحتل دژمنەکەمان ئیسرائیل پایتەختەکەمان بەیروتی داگیر کرد کە پایتەختی کە سویسرای شەرق بوو بەیروت، بەم شێوەیە ناودەمدرا. هەندێک لە هەمان کاتدا ئیسرائیل بەیروتی پایتەختی داگیر کرد، لە هەمان کاتدا بەڕاستی پاوانخوازی لە وڵاتەکەمان کردووە، چاوی وڵاتەکەمان بڕیوە لە نێو هەموو پایتەختەکانی وڵاتانی عەرەبی کە توانیوێتی کە لە کاتێکدا لە مقاومەی لوبنانی توانیوێتی ئەم جۆرە هاوکێشەیە گۆڕانکاری بەسەردا بێنێ بە تایبەت لە باشووری لوبنان، توانیان کەوا بتوانێت ئەم دژمنەکەمان ڕاوەدوو بنێت و خاکی لوبنان لە باشوور ڕزگار بکات. لە ساڵی 2000 تۆڵەیان کردەوە، لە کاتێکدا ئیسرائیل دەیەوێت تۆڵە لە گەلی لوبنان بکاتەوە، بەڵام دەبینین مقاومەی لوبنانی بەڕاستی پندێکی بەوان داوە کە کەس ئەو پندەی بە ئەوان نەداوە، کە بینیمان لە 2006 لە 96 هەروەها لە ساڵەکانی دیکەش بینیمان کەوە مقاومەی لوبنانی چ دەرسێکی چ پندێکی بە ئیسرائیلدا چ گورزێکی لێ وەشاندن، چۆن شکستیان پێهێنان لەلایەن لوبنانەوە. ئەمڕۆژ لە هەمان کاتدا پێمان وایە کە ئێمە لە سەرەتای ئەم شەڕەداین لە شەڕی غەزەدا توانیان کەوا چەندین کۆمەڵکوژی ئەنجام دەن، نەخۆشخانەکان بە ئامانج بکەن، وێرانێ کە هاوڵاتیان بە ئامانج بکەن. بەڵام ئێمە دەبینین ئێستاشکە لە ئەوەی کە ئەو وێرانکاری هەیە لە غەزەش ئێستاش هەبەردەوامە نزیکەی ساڵێکە. ئەمڕۆ لە لوبنان دەبینیش ئەمە دەبینی ئێستا سەرەتایەکە بۆ ئەوەی کە لە بەیروتەوە لەگەڵمان بووی بەڕێز سورەی یاسین و سەر و شرۆڤەکاری سیاسی.